لزیندان کەوت بوومدایە هەناسەم ساردادایە میهرەبانی لای کەس نەما بۆ کاسێ بەلام دانایە لە سوچێکی بەندی خانم لە تاریکی شەوەمدایە خۆزگەم بەڕووناکی دەخواست خۆزگام ومێ پێکرابایە دەی مەڕۆ باجەم ماهێڵە ئەم جارە بە تەنیا ماوم یاروتی هەر چاوەڕێتم دەزانم قەولی پێداوم بیستم هاتووی پاشیمانی منی خەم باراشکەیتاوە وەک نامامێ لەم بارە لە باخی دڵ بڕوەیتەوە وەک نێرگزی نێرگزاجە تاوەکانم بۆ داگیرێن وەک بەهارە وەک نەمامێ تەنیا گوڵێ سەر دەربێنێ دەی مەڕۆ باجەم ماهێڵە ئەم جارە بە تەنیا ماوم یاروتی هەر چاوەڕێتم دەزانم قەولی پێداوم ئەی دەستخۆش